تۆڕی ئاو بۆ گەڕێکی لە تیفەڵمەد لە کفری ڕادەکێشرێت. گەڕێکێکی تازە دروستکرا و هەژارنشینی بێ ئاو بوون. کێشەی ڕۆژانەیان هەبوو. دوای ئەم پرۆژەیە شتێکیان بە ناوی گرفتی کەماویەوە نامێنێت. پێمان خۆشە هەتای ساگە ئاومانەوەی حاڵمانەی بۆ ئاوەکەمان کردوەتەنی چنکە بی ئیساگە پێمان خۆشە دەستخۆشی لە حکوومەت شەکەین ئاوڕۆمان بۆەکەن ئیشەڵا کێشەمان نامێنێ ئەگەر ئاومان بۆ بێ و مەجاریبی شەڵا کێشەمان نامێن بەشکە حکوومەتی قیرەکەیشی بۆمان کرد پێشتن وڵا لە پشتەوەمان ڕاکێشا وەیسە پشتمان شکراتە خانوو یەژێ لای دەن و ئیسە لەخوا بەزیابێ ئاوەکە ناوتە بەر قاپی بۆمان دەستخۆشییان لەکەین و کێشەی ئاومان زۆرە بە تایبەت ڕۆژانە ئەو بیرە بوو ئەو بیرەشە تێک چوو ئاومان نەبوو ئێمە لە مایەکە درۆی نەبێت 5 بۆ 6 جار تەنکەراومان کڕیوە یعنی کێشەی ئاومان زۆر بوو بەڵام ئینشەڵا گەرەمە بکرێت ئەم گەڕەکە هەمووی نەجاتێ بێ بە تایبەت ئەگەر بتوان ئاوی مەجاریەکەمانش بۆ بکەنەوە زۆر باشتر. گەڕەکە دوو زۆنی نیشتە جێبوونە یەکێک لە زۆنەکانی بێ ئاو بوون دوو ڕێکخراوی بیانی نێودەوڵەتی و بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری گەرمیان پرۆژەکەیان بۆ جێبەجێ دەکەن و کارمەند و کرێکارانی ئاوی کفری کاری تیادا دەکەن. ئەوبوونیان پرۆژەیە واکە خەڵکی ئەم گەڕەکە ئاوی خواردنەوەیان بۆ دابین بکرێ و بژانەوەیەکی باش بۆ ئەم گەڕەکە بکرێ و خەڵکی کەم دەرامەتی بتوانن خانووی زیاتر لەم گەڕەکە دروست بکەن. لە کفری گرفتی کەماوی لە دوای هەموو کێشەکانی تری هاوڵاتیانەوەیە. کەم گەڕەکەیە بە ڕێگای تۆڕێکی تازە ئاو بە ماڵانی نەگەیشت بێت. بەڵام هێشتا ئاوەڕۆ خەمی بەشێکی دانیشتوانەکەیەتی کە ئەم گەڕەکەش یەکێکە لەوان. سامانکەریم کورد چاد نیوز کفری.